ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لەبێت ئەمڕۆ لە بەرنمەیەکی تایبەت لەگەڵتانین تایبەت بە پاراستنی مافی ئاژەڵان لە هەرێمی کوردستاندا ئەوەی کە بەردەوام بینیوانە و لە ماوەی ڕابردوش چەند گرتە ڤیدیۆیەک بڵاو بۆ کە تێیدا بەداخەوە ئازاری ئەو ئاژەڵانە دەدرێت کە بێلانن و لەسەر شەقامەکانن. پرسیاری گرنگ ئەوەیە بۆچی هەمیشە دەبێت ئەم ئاژەڵانە ئازار بدرێن و ئەم چێژە لە چیەوە سەرچاوی گرتووە کە هەمیشە ئەنی خەڵک چێژ لەوە وەربگرێت کە ئازاری ئاژەڵان بدا بە تایبەت ئەو ئاژەڵانەی کە بێلانن و لەسەر شەقامەکاندا. دەبینین کاتێک کە شۆفێرێک بە ئۆتۆمبیلەکەی لە ئاژەڵێکی بێلانە دەدات بەداخەوە زۆر بە بێویژدانانە بەجێی دەهێڵێ بەبێ ئەوەی هەست بەوە بکا کە دەبێت ئەم ئاژەڵە بخاتە ئۆتۆمبیلەکەیەوە و بیباتە ئەو شوێنی کە پێویستی بە چارەسەر هەیە. پەروەردەی خێزان و خوێندنگەکان و ئەو یاسایانەی کە هەیە تا چەند گرنگن بۆ ئەوەی کە ئێمە بتوانین کار لەسەر ئەوە بکەین کە پارێزگاری لە مافی ئاژەڵان بکەین، چونکە لە وڵاتاندا ئەنی کاتێک کە باس لە پاراستنی مافی ئاژەڵان دەکرێت هەمیشە بە یاسا ئەم شتە ڕێکخراوە. لە هەرێمی کوردستان ئێمە یاسایەکی تایبەتمان هەیە بە پارێزگاریکردن لە مافی ئاژەڵان و ئەو ڕێکخراوانەی کار لەسەر ئاژەڵانی بێلانە دەکەن ئەوان پێیان وایە کە خەڵک و حکوومەت هاوکاریان نییە بۆ ئەوەی کە بتوانن پەرەیەکی زیاتر بە ئیشەکەیان بدەن. کۆمەڵێک میوان لە لای من ئامادەیان هەیە ئەوان لە زاری خۆیانەوە گوێبیست دەبین کە باس لەوە دەکەن ئەم ئاژەڵانە چۆن ئازار دەدرێن و ئەمان چۆن چارەسەری ئەو ئاژەڵانە دەکەن. هەرێک لە بەڕێزان دکتۆر جوتیار ژاژڵەیی مامۆستای زانکۆ و دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی پاکۆ، هەروەها دکتۆر شایی پزیشکی گشتی، دەریا محەممەد خوێندکاری ماستەر لە یاسا. زۆر بەخێر بن. دکتۆر جوتیار با لە جەنابتانەوە دەست پێ بکەین. یعنی من لە سەرەتای بەرنامەکەشەوە ئاماژەم بۆ کرد کە چێژێک هەیە هەمیشە خەڵک ئەو چێژە وەرئەگرێت کە ئازاری ئاژەڵێک بدا. یعنی دەبینین بەداخۆ لە ماوەی ڕابردوو کۆمەڵی گرتەی ڤیدیۆیی بڵاو بۆ کە زۆر بە شێوەیە ئازاری ئاژەڵەکانیان دەدا و زۆر بە شێوەیەکی سەربەرزانە یعنی تەسویریان دەکرد و بڵاویان دەکردەوە. ئەم چێژە بۆچی یعنی بۆچی خەڵکی ئێمە چێژ لەوە وەربگرێت کە ئازاری ئاژەڵ بدات؟ زۆر باشە. پێشەوەی وەڵامی ئەو بۆچیە بدەمەوە تۆ بە چێژ وەرگرتن ناوتێنە. هەڵبەتە لە سایکۆلۆژیا لە دەروونزانی هەموو چێژ وەرگرتنێک لە ئازار ئەمە یەکلایی بۆ تۆ وەکو ناتەواویەکی دەرونی مامەڵی لەگەڵەکرێ و نەخۆشیە. بۆیە هەر کەسێک بەڕاستی خۆی یان هەر کەسێک بناسی و چێژ وەرگێ لە ئازاردانی بە تایبەتی بێ زمانێک کە ناتوانێت بڵێ ئازارم هەیە کە ناتوانێت بەرگری لە خۆی بکە، ئەمە بەڕاستی گرنگە زۆر بە جددیشی لەسەر بکەن لەبەرەوەی ئەمە وەکوتم لە دەروونزانیان نەخۆشیە و لە کۆمەلگاکانی دەرەوە ئەم کەسە ئەچێتە ژێر چاودێریەوە. بۆیە تۆ بەبێەوەی ینی ئاگاد لێ بەیان ئاگاد لێ نەبێ چێژت لە حاڵەتێکی واوەرگر ئەمە دۆخێکی زۆر مەترسیدارە. هۆکارەکانی باس بکەین. بەڕاستی هۆکاری یەکەمیان پەروەردەی خێزانی و پەروەردەی کۆمەڵایەتی. خێزانی مەبەستمان لەوەیە مناڵی ئێمە کە لە دایکە بەوێتە ناو خێزانەوە لە ناو خێزانە گوێی لە چی ئەبێت چی ئەبینێ و دواتر کێتە دەرەوە لە ماڵ لە کۆڵانەکەیە چی ئەبینێ لە بەردەمی قوتابخانەکەیە چی ئەبینێ. لە هەردوو بوارەکە ئێمە کێشەی گەورەمان هەیە بەڕاستی. دایک و باوکی وڵاتی ئێمە دایک و باوکی ئێرە ئەوەی کە گرنگ نییە لایەن یان پەروەردەکردنی منداڵێکی دەروون دروست منداڵێکی ئاژەڵ دۆست ژیان دۆست ژینگە دۆست لەلایەن بابەت نەبووە تا ئێستا. لەبەرەوە من یەک نمونە بێنمە و دواتریش وەڵامە گشتێکە بدەمەوە. ینی من هاوڕێکی خۆمە هێشتا پۆستەکە لە فەیسبوک ماوە مە شتێک نییە دروستم کردبێ تەسویری مناڵەکەی خۆی کردووە ئەمڕۆ مناڵەکەم فێری یەکەم وشە بوو. یەکەم وشەی ئەوەیە خەریکی مێرو لە کوشتنە. یەکەم وشەی ئەڵێ ئەیکوژم. یەکەم وشەکە لە ژیانیا فێری بۆ ئێستەوە ماوە. ڤیدۆیەکی تر کە هەموو ڕەنگە بینی بێتمانە و هاوڕێیان و خەڵکی تریش مناڵێکە لە یەکێک لە سەیرانگاکان بەرەو ڕووی سەگێک ڕاکات. باوکی بە کامێرایەکەوە دوای کەوتووە کە وێنەیەکرێ لەوانەیە 10 جار زیاتر پێڵێ شەقی تێ هەڵە شەقی تێ هەڵە. ئەم مناڵە دواتر تۆ تاوانباری کە لە 18 ساڵیە چەقۆ لە خەڵکەیە تۆ تاوانباری کە لە 20 ساڵیە بە دڵی خۆی خەریکی دوای ئەمە کە تا ئێستا کرا و ئەم ئازاری ئاژەڵ دەدرێت بە بەردەوامی بە دەرەجە یەک پەروەردەی خێزانە دەوری پەروەردەی خێزان لەم بەشەی زەویە پەروەردەی کۆمەڵایەتی ئەمە هەڵبەتە بەشێکیشی خێزانەکانیش کێشەی تریانێ ناڕۆینەوە کە بۆچی ئەم ئەو کۆنتێکستەیە وڵاتی تیا ئەوە ڕەنگە بابەتی بەرنامەکە نەبێ بەڵام بڵێ خێزان بە مەسئولیەتی خۆی هەڵناستێ بەرامبەر مناڵەکەی ئەویش کە پەروەردەکردنی مناڵێکی دەروون دروستە مناڵێکەکە ینی سەیرە لە ینی تۆ
ئەگەر بە کەسێکی خۆرئاوایی بڵیت مناڵێکمان هەیە 10 ساڵە و بەڵام هیچ کێشەی نییە لەگەڵ خوێن و ڤیددیۆی بینین و کوشتن و سەد لەسەر جادە سیارە لێ ئەم هیچ کێشەی نێوانە یانیڵێ چۆن کاکەەوە هەموو ئەوە نەخۆشی گەورەیە و ڕاستی ژەکە قسەکەی و ڕاستە بەڕاستی بەڵام ئەوەندە دووبارە بۆتەوە ئیتر لە نقطەیەکە ئێمە پێمان وایە ئەمە کێشە نیە مادام ئێمە ئەتوانی لەگەڵی هەڵقی ئەمە بە هیچ شێوەیەوانی خاڵێکی تریان بەڕاستی ئێمە زۆر ڕاشکاوانە قسە بکەین بابەتی ئاینیە ئێمە دەقی ئاینی زۆر وازەحمان هەیە کە زۆر بە خراپیدا ئابەزێتە سەر ئاژەڵ ینی ئەمە یەک لای بۆ تۆ چەند جاریتر هێ ناومانە بردومانە با بەڕون و ئەو بێڵێ پشیلەی ڕەش جنۆکەی و سەگی ڕەش شەیتان و طبعاً ئەمە کە تۆ گوێی لێگری من بڕوا ناکەم بەڵام ئامۆزاکەم بڕواکە بەڵام لە کۆڵانەکەمانە هەرمنیتیان کە بڕوام نەکردو ئیتر ئەوەی تری هەمووی دوای پشیلەیەکی ڕەشکەوت و هەتانەی کوشێوازی لێ نایە بەڵام لە ئایندا خۆ باسی ئەوە نەکراوە کە تۆ ئازاری ئاژەڵێک بیت ئەنجا دوای ئەوە یەک شتی تر کە من زۆر بەلامەوە بۆ بە تێبینی و زۆر ناخۆشیشە ئەوەیە کەسێک کە پشتبەست بە دەقێکی ئاینی دوژمنایەتی لەگەڵ ئاژەڵێکە ئابەستێ ئامادە نییە بڕوا بە دەقێکی تر بێنێ کە ئەم دوژمنایەتی هەڵ ئەوە شوێنێتەوە سەگ گڵاوە لی ئەدا دووری ئەخاتەوە بەڵام خۆی ڕاوی هەیە و بە تانجیەکەی ئەڕوا کەروێشک ڕاوەکەوە هێنێتەوە و ئەوە هیچ کێشەی نییە ینی ئەمەیە کێشەکە بەڵا دکتۆر ئەم بێکمان ئەم شوێنی کە ئێستا ئەمە لێن بەسپاسەوە ڕێکخراوی باکۆ ئیشی ڕێکخراوەکەی ئێوە چیە ینی ئێوە چۆن کارەکەن لەسەرم ئاژەڵانە ئێمە ینی بەڕاستی بە دەرەجەیەک ئێمە مەبەستماندەوەی کە کۆمەڵگەیەک دروست ببێت کە ئەوەندە ناتوندوت ئەوەندە توندوتیش نەبێت چۆن ئەمە ئێمە هەڵبەتە لە ڕێی بڵاوکردنەوەی هۆشیاریەوە ئێمە لە ڕێگەی پیجەکەمانەوە ئەتوانین تا ئەم دەقەیە بگەینە نزیکەی 25,000 کەس وە لە ڕێگەی پۆستەکانمانەوە تا ئێستا ڕەنگە گەشتوینە 100,000 کەس کە ئەو گەنجانە ئیشیان کردووە خۆبەخشانە لەسەر و دەوام و ژیان و خوێندنی خۆیانەوە پێیان ئەڵێن کە ئێمە بە مەسئولێتی ئەخلاقی و مرۆیی و ئاینی خۆمانی ئەزانین ئەمە بۆ خۆ دەرخستن نییە ئەمە لە بێئیشی و لەوانەوە نییە بەڕاستی ئەمانەیە پەیامی ینی مرۆڤ ژیان دۆستی با ئێمە تێرمە گشتیەکە زاراوە گشتیەکە ژیان دۆستیە کە من ئاژەڵێک ڕزگارەکەم لە بەرۆی ژیان دۆستم لە بەرۆی احترامی ڕۆحێکەکەم کە من دارێک ناشکێنمەوە ژیان دۆستیە ئەمانە سەڵی بچووکن لە بەرەوە ئەگەر وڵات دوای دکتۆرە شای ئەم ئاژەڵانەی کە لەسەر جادەن و بێلانەن ئەوەی کە دکتۆر جوتیار ئاماژەی پێکرد خەڵک پێیان دەڵێ ئەم ئاژەڵانە گڵاون جەنابتان وەک پزیشکێک ئەگەر وەڵامێکتان هەبێ بەڕاستی ئەم ئاژەڵانە گڵاون ڕاستینانە خان وشەی گڵاو لە فەرهەنگی کوردی ماناکەی چییە تا ئێستا هیچ تاکێکی کورد لە خۆی پرسیوە مانای وشەی گڵاو چییە بگەڕە فەرهەنگی کوردی بگەڕێ بزانە ئەم وشەیە چییە وشەی گڵاو لێکراوی گڵ و ئاوە چەندەها جاریش ئاماژەمان بۆ کردووە گڵ شتێک بووە کە پێشتریش و بێستەشەوە بۆی ئەو پێکهاتانی کەتیایەتی بۆ تەعقیمکردن بۆ پاکردنەوە بەکاریە لە کاتێکا کاکحۆل یا ئایۆدین هەر ماوەدێکی پاکشکەرەوە لە بەردەستانە بووە گڵ و ئاوێکیان بەکار هێناوە تاوەکو بتوانن تەعقیمی دەستی خۆیانی پێ بکەن کەواتە وشەی گڵاو کە بە سەگێک ئەڵێن گڵاوە لە مانای خۆیان جوانترین وشەیە پێی ئەڵێن کەواتە ئەم سەگە تەعقیمە ئەم سەگە بەڵێ بەڵام لای ئێمە هاتووە پێی ئەڵێ گڵاوە کە تا ئێستا نازانێ وشەی گڵاو چییە ئەگەر بینە سەر ڕووی پاک و خاوێنیان ئەبێ ئێمە قەناعەت بەوە بکەین کە هەموو شتێکی خارجی ماڵەکەی خۆم پاک و خاوێن نییە ئەکرێ هەڵگری بەکتریایەک یا خۆت ڤایرۆسێک یا کەڕوویەک یا هەر مشەخۆرێکی تر ببێ کەواتە تەنها سەگەکان نین کاڵگری هەرێک لەم شتانە بن ئەکرێت هەموو تەنانەت من شتێکم زۆر لا سەیرە ماڵ ئەبینم بە پێڵاوەکەیەوە کە لە دەرەوە پێویست و ڕاوەتەوانێ بەناو ماڵەکەی خۆیان ئەسوڕێتەوە بەڵام ئەگەر سەگێک لە بەردەرگای بێ پێڵە گڵاوە ئەی تۆ بیرت کردو بنی پێڵاوەکەی تۆ چی میکرۆب و بەکتریا لە خۆی هەڵگرتووە مناڵەکەی لە دەرەوەیە لە ناو کۆمەڵی خۆڵ و گڵ و دار و بەردا یاری ئەکات و دەستی لە چڵکاوەکەیە و سوار پاسخیلی ڕەفیقەکەی ئەبێت و ئەشێتە دوکانەکە شتێش ئەکرێت و ئەچی خوادایکەکە لەگەڵ ئەمە هیچ کێشەیەکی نییە بەڵام چەندەها جار دایکم بینی واگەر دەستی یابێ لە سەگێکەوە مناڵەکەی کردوێتی بەهرا باین کردوتە ژوورەوە پیسە گریمان تۆ چاوە لێ نەبوو چۆ ژوورانە نا ئەمە وەکو دکتۆر جوتیار ئاماژەی پێ پەروەردەی غەڵەتە بۆ ئەوەی لە بنەڕەتەوە ئەمە بگۆڕی ئەبێ ڕێک لە بنەڕەتی پەروەردەوە دەستی پێ بکەین لەوەی تیان بگەێنی مرۆڤ بۆ پارێزگاریکردن لە خودی خۆی و لە جەستەی خۆی ناکرێت سەگێک بکوژێت ناگرێت قاچی سەگێک پشکێنێ نەخێر بەدیلی ئەمە هەیە بڕۆ بخوێنەوە لەستەری تێبگەلەوەی کە ئەکرێت من کۆنتاکت لەگەڵ سەگێکی بێلانەیە بکەم کە لەسەر جادەکەی پێویستی بە جامە ئاوێکەکەم بۆی دانم پێویستی بە کۆمەڵی خواردنی
دوای من کە خواردومە و من ئەیخەمە خۆڵەکەمەوە نەخێری کەمە قاپێکەوە لە بەردەرگاکەم دای ئەنێم بۆ ئەوان بەڵام لە دوای ئەمە چی بکەم بۆ پارێزگاریکردنی خۆم شتنی دەستەکان و بەکارێنانی تاقیمێکی بۆ دەستە ئەمە تەنها بۆ بەرکەوتن نا لەگەڵ سەگەکە بگرە لەو دەقەی تۆ لە دەرگای ماڵەکەت ئەچیتە دەرەوە ئەچیتە ناو بازار تەوقە لەگەڵ فلاناکێ کە لەوانەیە هزار ڤایرۆس هزار نەخۆشی هەبێت و پارەی دنیا بەکار ئەهێنیت و دەست ئەی لە دەرگای سیارەی هەمویانەوە کاتە تۆ ڕۆژانە بەرکەوتت لەگەڵ ڤایرۆس و بەکتریا هەیە بەڵام بۆ ئەبێ ئێمە ئەم شتە بکەین بە عقدەیەک لە مێشکی خۆمانە کە سەگێک هەڵگری ئەم ڤایرۆسەیە بەکتریایە کە بۆ مرۆڤ ئەگوازێتەوە کە لە ڕاستیە لە ڕووی نەخۆشیەکانەوانێ هەر نەخۆشیێک کە سەگێک بیگوازێتوانێ مەسەلەن نەخۆشی هاریەکە لە ناو کۆمەڵگەیە بڵاوە نەخۆشی هاری لە ناو هەموو ئاژەڵێکی شیردەرا هەیە کەواتە ئەکرێ ئەو کەسەی مەڕووماڵاتێکیش بەخێوەکات مەڕووماڵاتەکەی تووشی ڕای بست بێکە نەخۆشی هاریە بەڵام ڕێگری هەیە بۆ ئەمە ئەویش ڤاکسینکردنە و تا ئێستش ئێمە کەیسێکمان نەبوو بڵێن سەگێک پەلاماریەوە نەخۆشی هاری بووە ئەم ئاژەڵانی کە بێلانن ینی لە سەرشقامەکانن ڤاکسین نەکراون ڕاست کار لەسەر ئەمە ئەکرێت چۆن کارکن سپاس بۆ ڕێکخراوی پاکۆ کە چەندەها ئەندامی خۆبەخشی تایە وەکو دکتۆر ئاماژەی پێیا لەگەڵ هیلاکیمان دووبوونی خۆیانە بەردەوام من لەسەر ئەوەی کە کاتەکانیان بگونجێن بۆ ئێرەوە چەندها دکتۆری ڤێتەنەریشمان هەیە کە ئەوانیشمان دوونە ناسانە هاوکارن لە ئێستا پرۆژەی تێناڕیان ڕاگەیاندووە کە ساڵی پارە و پرۆژەیە دەستکرا بە ئەنجامدانی تێناڕمانەی گرتن و نەزۆکردن و قسنەوە سەر جادی سەگە بێلانەکانە ئەم پرۆژەیە سەگەکان ئەکرێنەوە ئەوەنی لە توانامان نابێ چکە ڕۆژانە زۆر ڕوبەڕی ئەوە بینەوە لە فلانە شوێن سەگی لێ بە حساب ئێوە شوێنتان هەیە سەگی بێلانە ئەگرن نا ئەمە بۆ هەموو هاوڵاتیان ڕوون بکەمانێ ڕێکخراوی پاکۆ هەڵمەتی ئەنجامدانی کوتان و نەزۆکردن بۆ ئاژەڵانی بێلانە ئەنجامەیە ڕاستە بەڵام کامە ئامادەیتیا بووەکو خۆبەخشێ بێ لەگەڵ ئەمە ئیشکە هاوکارمان بێ جگە لە ڕێژەیەکی کەمی ئێوەش ئەوەی تواناتان هەبێت ئەوەی لە توانامانایە ئەم ئاژەڵانە ئەگیرێن هێنە ڕێکخراو کە تیانە چارەسەری جیاواز و تایبەتریشی ئەوێ بۆی تایبەت بەو قسەی کە ئەڵێیت نەزۆکردنیان ینی ئەمەش جارێکی تر قسەیەکە تازەیە لە ناو خەڵکدا یعنی خۆم بیستوماڵێ چەند گوناحن ئەو ئاژەڵانە ئەو بەتایبەت ئەو سەگانە ئەیانگرن و نەزۆکیانەکەن یعنی خەڵک بە خراپ باسی ئەمە ئەکا ئەمە شتێکی باشە بووینەوە ئەسان زۆر بەڕووی ئەبینەوە کاڵێن پێسمان بە هاوکاریە تاوەکو ڕێژەیەکی دیاریکرا و سەگی تر نەزۆکەین لە کۆمنتەکانە بەرمانەکە بەر هەموو خۆبەخشەکانی ترەکە کارێکی ئینسانیە جا ئێوە ئەیکەن چۆن دڵتانیا و کار ئەنجام بن من دڵم ژانەکە کە سەگێک نەزۆگەکەم بەڵام دقاتیەوە دڵم ژانەکە کە بیرەکەمەوە تاوانی نۆ بێچوچێکێتە دنیا و بێ کۆژار خوارد دەکرێن تاوانی ئەو سەگانە چێکە ڕۆژانە فیشک بارانیانەکەن لە مای ڕابردوو لێک ڕۆژان پێ سەگی من فیشک باران کراوە کوژراون کوا کێ هاتە دەنگ لە پێناویانە گوناحی چی بوو کەواتە من ناچارم بۆ ئەوەی بیئەکەی خۆم بگونجێنم لەگەڵ ئەوەی کە وردە وردە ڕابێن لەوەی کە سەگێک تاوانی نییە پێویستم بۆیە کۆنتترۆلی ڕێژی زیادبوونیان بکەم کاتی ئەو هۆشیارە لە ئێمە لەوە نییە بنەبڕی سەکەین نەخێر چکە ئێمە هەرێکەمان ئاژەڵ دۆسیلانێ هەریەکەمان کۆمەڵی ئاژەڵی زۆر خاوەن پێداویستی تایبەتمان لەلا بێ لە ماڵانێ لەسەر جادە و لێرەش بێمان دووبوون کارکەین لەگەڵیانە بەڵام هاوکات مجبورین کە ئێمە پرۆژەی نەزۆکردن ئەنجام بین بۆیان تاوەکو کۆنتترۆلی ڕێژەی زیادبوونیان بکەین و لەگەڵیشیا وردەوردە هۆشیاری بڵاوکەینانە تا بۆ هیوای بگاتەوە ئاستی بڵێن زۆر دەسان خۆش بە دواترە گەڕم وڵاتان کاک دەریا جەنابتان وەک یاساناسێک یعنی باسم لەوە کرد کە لە وڵاتاندا کاتێک باس لە مافی ئاژەڵ ئەکرێ هەمیشە بە یاسا ئەم شتانە ڕێک دەخرێ ئێمە لە هەرێمی کوردستان یاسایەکی وهامان هەیە کە تایبەت بێ بە پاراستنی مافی ئاژەڵان زۆر سپاس طبیعی قسەکردن لەسەر مافی ئاژەڵ و بەرنامەکردن لەسەر مافی ئاژەڵ زۆرێک لە تایبەتمەندی خۆی هەیە ڕەنگە پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بەمەوە ڕەنگە کۆمەڵێک کەس کە سەیری ئێمە بکەن پرسیاری ئەوە بکەن ئایا مرۆڤ لە وڵاتە مافی هەیە کە ئێوە دێن باسی مافی ئاژەڵ دەکەن طبیعی کە مرۆڤ مافی نەبوو معنای ئەوە نییە ئێمە باسی مافی ئاژەڵیش نەکەین لەبەر ئەوەی مرۆڤ عقلی هەیە دەتوانێت قسە بکە دەتوانێت داوای مافی خۆی بکە بەڵام ئاژەڵ ئەو عقلەی نییە ناتوانێت قسە بکە ناتوانێت داوای مافی خۆی بکە کەواتە مرۆڤ دەبێت بە عقلی خۆی بە ویژدانی خۆی مافی ئەو ئاژەڵە بپارێزێ بەنسبەت یاسا طبیعی هەتاوەکو شارستانیت بەرەو پێشەوە بڕوە و وڵاتان ئاستی تێگەیشتن و پێشکەوتنی دەوڵەتان زیاتر بێ یاسایەکانیش پێشکەوتوتر دەبێ و باشتر دەبێ و باشتر مافەکان دەپارێزێ جا مافی مرۆڤ بێ یا مافی ئاژەڵ بێ یا مافی مڵکداری بێ هەر مافێکی تر بێ لە وڵاتانی پێشکەوتو لە ئەوروپا لە ئەمریکا یاسای زۆر باشمان هەیە بۆ پاراستنی مافی ئاژەڵان
بەداخەوە لە عێراق و لە کوردستان هەتاوەکو ئێستا هیچ یاسایەکی تایبەتمان نییە بە یاسا تایبەت بە مافی ئاژەڵان یاخود پاراستنی مافی ئاژەڵانی بێلانە ئەو ئاژەڵانەی کە لەسەر شەقامەکاندان ئێمە کۆمەڵێک یاسامان هەیە کە با بڵێن یاسای گشتین بۆ نمونە یاسای سزادانی عێراقیمان هەیە کە یاسایەکی گشتیە کۆمەڵێک تاوانی تێدایە ئەو بەشەی کە باسی مافی ئاژەڵان دەکا کە لە مادەکانی 482 هەتاوەکو 486 کە باسی ئەو تاوانانە دەکا بەرامبەر بە ئاژەڵان دەکرێت کۆمەڵی خەلەلی زۆری تێدایە خەلەلەکانیش طبعاً هۆکارەکەی ئەوەیە ئەو یاساها زۆر کۆنە ساڵی 1969 دانراوە ئێستا ئێمە بەهۆی پێشکەوتن و گۆڕانی بارودۆخەکان ئەو یاسایانە پێویستیان بە هەموارکردنەوە پێویستیان بە تعدیلکردنەوە هەیە بۆی بگونجێ لەگەڵ سەردەمی ئێستا بۆ نمونە لە یاساکان باسی ئاژەڵی ئەوانەی کە بەکاردێن بۆ گواستنەوە وەکو گوێ درێژ و ئەسپ و ئەوانە لێک لە مادەکان باسی ئەوە دەکات دەڵێ هەر تاوانێک بەرامبەر بە ئەو ئاژەڵانە بکرێکە بۆ گواستنەوە بەکاردەهێنرێن ئەوە سزایەکەی مخالەفەیە طبعاً مخالەفە لە یاسادا سزایەکەی زۆر کەمە یعنی یان ئەوەتە غەڕامەیە یان ئەوتە کەسەکە ڕۆژێک تاوەکویانی ئەم چەند مادەیە هەرچەندە بەڕاستی ئەوە بەس نییە خودت کافی نیە تۆ بە چەند مادەیەک ینی ئەم بارودۆخی کە هەیە کۆنتترۆلی بکەیت بەڵام لەگەڵ ئەوەشدا ینی دەبینی وەک جەنابەت باست کرد سزاکان ئەوە نین و زۆر گشتگیری شایانی تۆ ناتوانانی تایبەتمەندی بکەیت بە تایبەت باسی ئەوە بکەی گەر کەسێک ئازاری ئاژەڵێکی بێلانە بدایە خودت کەسێک بە ئۆتۆمبیلەکەی وەک چۆن ئێمە کۆمەڵێک یاسای تایبەتمان هەیە بە هاتوچۆ لە بەرامبەر تۆ یاسایەکە هەبێت کە باس لەوە کاگەر تۆ بە ئۆتۆمبیلەکەی خۆت لە ئاژەڵێکتداوە بەجێت هێشت ئەمە سزاکەیەتی ئەمە تا چەند گرنگە ئەنجام نەمیز باسی ئەوە بکەم بەڕاستی خەلەلی یاسایەکە لەکوێدایە یاسایەکە مەرجی ئەوەی داناوە دەرێ باسی ئەوە دەکا دەڵێ ئەم ئاژەڵە دەبێ خاوەنی هەبێ خاوەنی هەبێ اینجا ئەگەر ئازار بدرێ یاخود بکوژرێ خاوەنەکەی بۆی هەیە داوای سزایی بنووسی واتە سکاڵا بنووسی و بۆی هەیە داوای حەقی مەدەنی بکە باشە خەلەلەکە لێرە ئەوەیە ئای ئەوە ژەڵانەی کە خاوەنیان نییە ئەوە خەلە لە ناو یاسایەکەی خەلە لێکتر لە ناو یاسایەکە ئەوەیە ئەگەر خاوەنەکەی بۆ خۆی ئەزیەتیدا چکە ئەو دەڵێ ئەو ئاژەڵانەی کە خاوەنیان هەیە و لەلایەن کەسێکترەوە سزادرێت باشە ئەگەر خاوەنەکەی بۆ خۆی ئەزیەتیدا یعنی بەڕاستی ئەوەش خەلە لێکترە لە یاسایەکە و یاسایەکە تەنها وەکو باسم کرد تەنها باسی ئەوەی کردو ئاژەڵانی کە بۆ گواستنەوە بەکاردێن و لە بەشێکی تری مادەکە باسی ئاژەڵە دەریایەکان دەکا ماسی ئەوانە کە نابێ بە شێوەی تەقەمەنی و بە شێوازی کیمیاوی ئەوانە با بڵێن ڕاو بکرێن مەبەستم لەوەیە یعنی یاسایەکە زۆر بە تایبەت باسی ئاژەڵی بێلانەی نەکردووە بە هیچ شێوەیەک هەر ئاژەڵێکی بێلانە تاوانی بەرامبەر بکرێ ئەزیەت بدرێ بکوژرێ یاخود بە سیارە لی بدرێ و بەجێ بهێڵدرێ بەداخەوە هیچ یاسایەکمان نییە کە سزای ئەو کەسانە بداتن ئەوەش بەڕاستی فەراغێکی یاسایی گەورەیە لەبەرەوە پێویستە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان ئەندامانی پەرلەمانی کوردستان بیر لەوە بکەنەوە بەڕاستی پرۆژە یاسایەکی گونجاو دابڕێژن بۆ پاراستنی مافی ئاژەڵان و حکومەت پێویستە بێتە سەرخە لەسەر ئەو بابەتە چکە بەڕاستی گرینگە یعنی پاراستنی مافی ئەو بێزمانانە گرینگە دەستخۆش داسرەگەڕم وڵاتان بەڵێ ئەزیزان کۆمەڵێک میوانی زۆر تایبەت لەگەڵ من ئامادەن دیارە هەرێکێک لەو میوانانە ئەنجامن لە ڕێکخراوی باکۆوە بەخۆبەخشی لەم ڕێکخراوەدا کار دەکەن من دەمەوێت بچمەلایەن لە زاری خۆیانەوە گوێبیستی ئەو کارانە بین کە بۆ ئەو ئاژەڵانیان کردووە ئەگەر مایکەکە کێ قسەمان بۆکە فەرموو زۆر سپاس پێشەکی دەستخۆشیتان لە یەکەم من فەرمانم خۆبەخشم لە ڕێکخراوی پاکۆ بۆ پاراستنی ئاژەڵان حەزەکەم سەرەتا باسی گرنگی ڕێکخراوی پاکۆ بۆ بکەم کە بەو تەجروبەی هەمانە ئێمە لە ئاخیری 2007 سەرەتای 2010 کە خەریکی چالاکین و خەریکی بەهاناوەچوونی ئاژەڵەکانین جگەل لەوەی چارەسەرکردن و پرۆژە ئێمە هەساین بە هۆشاکردنەوەی خەڵک کە دوو تیممان هەیە ئێدوکیشن و لەگەڵ سوشال میدیا تیمی سوشال میدیا کار لەسەر ئەوە ئەکەین کە هۆشیاری بینە خەڵک بە لە ڕێگەی سوشال میدیاوە پۆستەکەین ڤیدیۆ دروستەکەین کە چۆن ئایا ئێمە ئەو ئاژەڵانە چارەسەر دەکەین ئێوەش ئەتوانن ئەوە بکەن ئێمە خوێنکاری من وەکو خوێنکارێک کە تۆ ئەتوانم ئەم ئیشەکەم بە هەمان شێوە تۆش ئەتوانی یارمەتی ئاژەڵەکەیت و هۆشیاری لەسەر ئەوە بڵاوەکەینەوە کە ئەتوان خواردنیان پێبن یارمەتی بن بۆ هەر ئێمە وەکو خۆ ئێمە سوپەرمان نین یانی تۆش ئەتوانی بیبەی بۆ فێت ڕزگاری بکەی بەهانە بچی بیبەی بۆ لای دکتۆرە جگەل لەوە ئێمە سەردانی
مەکتەب و پەیمانگاکانەکەین کە هۆشیاری ئینە مناڵەکان باسی خۆشەویستی ئاژەڵیان لا ئەکەین چۆن سەگێکە خۆش بێت چۆن یارمەتی بەی تەنانەت من جارێکیان پرسیارم لە مناڵەکان کردوتم ئایا کێ لە سەگە ترسێ یعنی هەمووی ئەیود من وتم بۆ کەسی نێزانی بوو لەبەرەوەی تەنها پێیان ودرا بوو سەگەکە و بۆبانەکەم و ئەو خۆ و نازانم چی و یعنی ئەو شوێنانی کە ئێوە بۆچن تا چەند هاوکارتانە بۆ ئەوی کە ئەو پامی هەتانە بیگەێنن باسی هۆشەکەم بەڕاستی ئێمە کە ئەچین بۆ چالاکیەکان یعنی ڕوبەڕووی هەموو چین و توێژێک و بیر و بۆچوونەکان ئەبینەوە تەنانەت ئێمە دامەمان بۆیەت ئەڵە سەگێک پێویستی بە کولانەیە کەچین کولانەیەک دروستەکەین کابراایەکێ بە دارێکەوە یە بۆمان کە ڤیددیۆشم لایە خۆم 1000 جنێومان پێەیە ینی تۆسەیەکە ئەم گەنجێکە من خوێنکارێکم وزەیەکەم تای ئەمێ ئەم وزەیە بە خزمەت سەرف بکەم باشە ینی تۆ بێ ئاوە لەگەڵ مناکەی من سار دەبمەوە جگەل لەوە لە ڕێگەی سۆشال میدیاەوە ینی سەگێک سیارە لە یابوو مردە بوو نامی نردوڵێ ڕێکخرایی پاکۆوەرم بەلایەنەوە ینی من خۆبەخشم لەوانەیە لەو کاتیان لە کارێکا بوومایە پۆستی لەسەر کردووی نۆڵا ڕێکخرایی پاکۆ پارە ئەخۆ نازانم چی و ئەمەوە ئەنی خاتون گیان ساگەکە مردووە توانی بەس بیخیتە ئەم لاوە یان بیخیتە شوێنێکەوە من وەکو تۆ خۆبەخشم منەوەتە لە کاتی خۆمم کردو بۆ خزمەتکردنی ئەم سەگانە یعنی مەبەستم چییە هەنێک گەنج وزەیەکی تیا ئەوێ سەرفیکا بە خزمەتکردن ئایا خۆبەخشی بێ پێویستە دەستی بگیرێ پێویستە حەچی هەیە بۆی دابین کرێ بێجگەلەوە کە من ئەچم بۆ چالاکیە کابرا هاتوو جنیوم پێ و شەڕم پێوە فرێشە چیاسایەکەیە پارێزگاری لە منکە من بەچی لەگەڵ یا بجوڵێمەوە بیکەم بەشە لەگەڵ یا جنێوی پێ بەمەوە یعنی وە سەربارەوەی کە بە خۆبەخشانە کارەکەن گرفتیشتان بۆ دروست زۆر بڕواکە ینی ئەرشیفی وام هەیە باز ناکرێ ئای ناتوانم لێلایە بیڵێم زۆر ناخۆشە بەڵام مهمەتەکە ئەوەتە ماوینەتەوە ئەگەر تەماشاشکەی زۆر بەرمان ڕگەزی من لێرە دانیشتون ئانی بە 15 کەس ئەم کێشەیە چارەسەر نابێ من سوپەرمان نیم من حکوومەت کەسێکە پێ لە خۆیەوە ناڵێم ئێمە بێژگە لە چارەسەرکردن و ڕزگاکردن و بەهانەوە چوونەکە کا لەسەر ئەوە شەکەین هۆشیاری بڵاوکەینەوە کە خەڵی بیکە دەستان خۆش بێت کەیتر قسەمان بۆکات باشە چۆن بڕیاری ئەوەتدا کە بە خۆبەخشی لەم ڕێکخراوە کار بکەیت سەرەتا من خۆم لەلایەن خۆمەوە هاوکاری مەکردن بەڵام پێما بوو ئەوە بەشی پێویست نییە بەشی پێویست هاوکاریم ناکردن و ئاگام لە حاوەتەکان نەبوو بۆیە بڕیارم ما بێمە ئەم ڕێکخراوە و زیاتر پێشتر هیچ ترسێکت هەبوو لە ئاژەڵ یاخود قەت بیرت لەوە کرد بۆ ڕۆژە لە ڕۆژان ئازاری ئاژەڵێک بیت نەخێر بەڵام ترسمە بووە بەسکە هاتیتە ئێرە و ترسەت نەما ئێستا چۆن کار ئەکەی لەگەڵ ئەمانە 5 ساڵ پێش ئێستا بوو من ئەترسام لە سەگی گەورە بەڵام 4 ساڵە خۆم سەگ بەخێڵ چۆن کاریان لەگەڵ ئەەکەی یعنی چۆن بە تایبەت ئەو ئاژەڵانەی کە بۆ نمونە تۆ بە شوێنێکە ڕووی ئاژەڵێکە بینیت ئەم ئاژەڵە پێویستی بە هاوکاریە لەسەر جادەکە کەوتووە لەم کاتەیە ینی تۆ چی ئەەکەی چۆن هاوکاری ئەم ئاژەڵاکەی مەبەستە برینار بێت من بە هیچ جۆرێک ئەو ئاژەڵە بەجێ ناهێڵم ئەی بەم هاوکاریەکەم و چارەسەری بۆکەم زۆر باشە دەستان خۆش بێت بەردەمیمان بۆ کاکەەوە خۆی چارەسەری کردو بەڵێ ئەم سەگەی کە لە بەردەمیایەتی سەگا تووشی گەڕی بوو و چارە بەسەر هەردوو دەستیا ڕۆشت بوو باشە وساقەکەی جای گرنگ نەبوو وتبووی چی لێ بکەم چای دەرە بۆیە تۆ لەسەر شەقام بینیت بەڵێ تەلەفۆنیان بۆ کردین شەو زۆر درەنگ بوو ئێمە چوین علاجی سەرتاییمان بۆ کرد پاشان هێنامانە ئێرە چارەسەری تەواوەتیمان بۆ کرد و باسێکی ئەوەش بکەم خەڵک لەلایەن خۆیەوە سەگ ئەنی ماوەیەکە وەستاوە لەوەی سەگ جار خواردکە لە سلێمانی بەڵام خەڵک لەلایەن خۆیەوە ئەو ئیشاکات من دوو دایکە و چەند بەچکەیەکم هەبوو هەستان بە ژەهر خواردکردنی ئەو سەگانە دایکێکیان مرد ئەو دایکە هەستا بە خۆگرتنی بەچکەکانی تر تۆ ئێستا لە ماڵەکەی خۆتا هیچ ئاژەڵەکەی بەخێو بکەیت بەڵێ هاوکاریانەکەی دەستان خۆش بێت بەڵێ ئەگەڕێمە لای میوانەکانم دکتۆر جوتیار ینی خەڵک ڕەنگە کەسم بەرنامەی ئێمە بینێ لەگەڵەوەی ئێمە باس لەواکەین کە دەبێت هاوکاری ئەم ئاژەڵانە بکرێت و کوتانیان بۆ بکرێت و یارمەتیان بدرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا ینی زۆر جار دەبینین لەگە ڕێکێکە خەڵک بەڕاستی هەراسان بووە یعنی دەبینیت ئەڵێ ژمارەیەکی زۆر سەگی بەڕەڵا کە بەم شێوەیە ناو دەبرێت دەڵێن لە ناو گەڕەکەکاندا هەیە و خەڵک بێزار دەکا و مناڵەکانمان ناوێرم بچنە دەرەوە و بە شێوەیەکی گشتی لە شەقام و ینی کوچە و کۆڵانەکانی شادەیان بینین پرسیارەکە ئەوەیە کە چۆن دەکرێت کۆنتترۆلی ئەم هەموو ئاژەڵە بێلانەیە بکرێ زۆر باشە وەڵامەکە زۆر دوان ناخەم دەریا قسێکی زۆر باشی کرد باسی بابەتەوەی کە خەڵکێکی زۆر
ئەڵێن لەم وڵاتەیە ئێمە مرۆڤ کێشەی هەیە و مرۆڤ هێشتا هەڵبەتە ئەم قسەیە زۆر ئێمە یازێت داوە وەکو ئەو قسەیەمان وا بەرامبەرەکرێ وەکوی کێمە هیچ نەکەین لەم دنیاە و لەم ژیانەیە بین بەس خەریکی ئەوە بین هەموو حیاتمان بەسەر بەرین بە چارەسەرکردنی سەگێکیان ئەو هیچی تر نەکەین یعنی کاک دەریاکە خۆی و قسەی کرد پارێزەرێکە لە خەتی خۆیەوە خزمەتی زۆر کردووە دکتۆرە بە هەمان شێوە من لە ینی ئێستا کە ئەو قسەی بەرامبەر خۆ لە بێ ئیشیانە بێت کە تۆ هاتووی ئەماکەیت من زۆر خاکیانە ئەم شتاڵێم بەڵام لەبەروی گەشتۆتە تین و بەڕاستی بە سوکایەتی و بە تووڕێی و هەموو قسانەمان پێوتراوە ینی من 13 ساڵە مامۆستام 7 خوێنکارم هەبووە وەرگێڕم لەوانەیە هەمووی کۆکەیتەوە 7-8 جار کتێبەکان خوێنرابێتەوە یە بە من ئەڵێ تۆ واز بێنە تۆ هیچ ناکەیت بۆچی خەریکیم ئیشەشیت من خزمەتی مرۆڤیش ناکەم بەس ناهێڵم تۆ خزمەتی ئاژاڵیش بکەیت تۆ دەست لەمە هەڵگرە بڕۆ خزمەتی مرۆڤیش بکە کە تۆ کردوشتە یعنی ئەو قسەیە زۆر بێمانایە و ئێمەی زۆر عەزێداوە و خۆت زیینەوەیە لە مەسئولیەتی ئەخلاقی سەرشانت ئەمە کۆتایی چیرۆکە ینی ڕێک شتەکە بەو شێوەیە بەڕاستی بێمەوە سەر بابەتی پرسیارەکەی جەنابەت فعلەن با ئێمە ینی خەیاڵ پڵاوانە قسە نەکەین و لێمەش لەم واقعیان خەڵک هەبووە بەڵێ سەگ بەلاماری داوە سەگ زۆرە لە گەڕەکەکانە بەڵام ئەم زۆربوونە چۆن مامەڵی لەگەڵا کراوە ئەو قسەی کە پێشتر پرسیارت کرد لە دکتۆرە کە باسی بابەتی نەزۆکی ئەوان ینی ئەو ئەڵێ من سەگێک لەبەر دەرگاکەم 12 بێچووی کردووە ئەگەر بەیانی نێن زەهر خواردیەکەین وەکو هەر یەکێک لەم سەگانی کە ئێستا لە کادرەکانتانە دەرچوو باشە ئێم سەگە کە 12 بێچووی بووە 12 بێچووەکەی لە خلالی 12 ڕۆژانەماوە بە پەلە فریای خۆی کەوتوین هێناومانە ئەمە نەزۆ کردووە بۆ ئەوەی کە تووشی ئەم وەزعە نەبێتەوە بۆچی لەسەر ئەوە ینی تۆ لە هەمان کاتا ڕەخنە لەوەش ئەگرین ئەم زۆر بوونە بەڕاستی چارە سەرەکەی ئێمە تاکە وڵات نین بەڕێزان ینی بڕۆن زۆر بە ئاسانی لەو مۆبایلەوە کە بەدەستیەوەێتی و کۆمنت بۆ کۆمنتی خراپ و جنێ و بە ئێمە یا لەسەر چالاکیەکان ئەتوانی بیخیتە سەر تابێکی تر پێت ئەڵێ کە لە دانیمارک و سوید و فنلەندا و ئوسترالیا و ئەمریکا و هەمووی ئەم پرۆژێ هەیە یعنی ئەو وڵاتانی کە ئێمە ئەڵێین خۆزگەمان بە خۆیان و چەند جوانەوە لەوە ئەوە هەیە بەس کە تۆ ئەیکەی ئەڵێ نا مادام تۆیکی مادام لێرەیە ئەم قبوڵم نییە و قسەت پێ ئەڵێم و ینی وزەی نێگەتف ینی کەواتە بەشێک لە وەڵامەکەت بۆ پرسیارەکەی من ئەوەیە ئەگەر ئەم ئاژەڵانە نەزۆک بکرێن ئەتوانین کۆنتترۆلی ئەو ئاژەڵە زۆرە بکە لە کۆڵانەکانە ڕاستەکە بەڕاستی ئەوەیە چارەسەر ڕاستەکە ئێستا خۆشبەختانە منە لێرۆ داخلی و ئەوە ببم خۆشبەختانە بیری ئاژەڵ دۆستی لە بڵاوبوونەوەیە خەڵکێکی زۆر هەیە کە ناهێڵە دەم ئاژەڵانە کە نەخۆشە بن بمرن کە سیارە لیانەدا بمرن بەڵام دکتۆر ئەم فکرە تازەیە لەبەر ئەوەی کە تازەیە پێویستی بە ڕێکخستن هەیە ینی هەموو شتێک کە تۆ لە بیدایەتەوە لە وڵاتەکەتا کە فکرێکی تازە بێت پێویستی بۆیە کە ڕێک بخێ و دیارە لە ئەوڵیشەوە کۆمەڵی گرفتت هەر بۆیەتە پێشەوە بەڵام گرنگ ئەوەیە کە تۆ چۆن بتوانانی ئەم فکرە ڕێک بخەیت بێگومان ئەبێ ڕێک بخێ قسەکەی منیش لێرە ئەوەیە ئێمە لە سەرەتای ئەم ڕێکخستنیان و ڕێکخستنەکە بیرمان لێ کردوەوە بەڕاستی زۆر بەوردی ینی تۆ بێنەرە بەر چاوت خەڵک بەردەوام ژمارەی ئاژەڵ دۆستان زیاد بکە و باواقعی قسە بکەین ینی من زۆر هیلاکم لەم بوارەتکە بۆی خەڵک بەنەوەیەکی تر پێمان نەفرۆشێتەوە بڵێ ئەمە قسەیە تۆ نەئەبوایە بیکەیت بەڵام باواقعیانە سەیری بکەیت ئێمە بەردەوامیش لەسەر ژمارەی زیادکردنی ئاژەڵ دۆستەکان بکەیت بەردەوام چارەسەری نەخۆشەکان بکەیت و نەهێڵین بە نەخۆشی بە سیارە بۆ ئەو ژمارەکەم بێتەوە بەردەوام لە زیادبوو ناوێ هەر سەگێک لە ساڵێکا 2 جار ئەترەکەی هەرجارەی ئەکرێ 15 بێچووی ببێ ئەمە ئەگەڕینەوە سەر شەرعیەتدان بە دەرمان خواردکردن و بە کوشتنی بە کۆمەڵ کە تا ئێستا کراوە و ئێمە وکە ینی تۆ حسابکە لە هەشتاکانەوە سەگ بە ژمارەی زۆر ئەکوژرێ 1 ساڵ کەرەنتین بوو خواردنمان بۆ دانان دەرکەوت کە ئەو چارەسەر و ئەو هەموو کوشتار و ئەو هەموو توندوتیژیە هیچ دەورێکی نەبووە هیچ چارەسەر نەبووە ینی لەبەر ئەوە ئەبێ ئێمە بینەوە سەر ئەو بابەتە گلەی خەڵک دروستە لە جێی خۆیەتی بەڵام گلەی خەڵک پێم وایە بە ئینسافانەیە گلەی هاوکارتان بن لەو گەنجە خوێنکارانە بێ کە خۆبەخشانەیەن یعنی بە ئینسافانەیە تو یەکەم جار بێ گلەیەکەت لەو بکەی گلەیەکەت لەوەنەکی کە دەستی ئەڕواکە ئیشەکەی ئەوەیە بۆی خراوەتە ئەو پۆزیشنەوە کە بێت چارەسەری ئەم زۆر باشە دواتر باس لە هاوکاری حکوومەتی شەکەین تایبەت بەرەخراوەکە ئێوە دکتۆرە ئەوەی کە بەلای منەوە گرنگە یعنی ئێمە
لە گرتەیەکی ڤیددیۆیدا لە ماوەی ڕابردوودا بینیمان کۆمەڵێک گەنج کۆمەڵێک ئاژەڵ ئازار دەدەن لە باخچەیەکی کۆکردنەوەی ئاژەڵاندا. پرسیارەکەی من ئەوەیە کۆمەڵێک پرۆژەمان هەیە بەناوی پرۆژەی گەشتیاری و پرۆژەی ئەوەی کە یاری منداڵانی لێوە لە بەرامبەردا باخچەیەکی ئاژەڵاندا دەنێن بۆ ئەوەی کە خەڵک بتوانێت بچێتە ئەوێ و ئەو ئاژەڵانە ببینێ. بەڵام بەڕاستی ئەوەی کە جێگەی پرسیارەوە ئەوەی کە ئێمە بەردەوام دەیبینین یعنی هیچ خزمەت گوزاریەک لەم شوێنانەدا نیە. کاتێک کە ئەچیتە ئەوێ ئەو ئاژەڵانە ئەبینی یعنی خەفەتی بۆ ئەخۆی کام ئاژەڵانە بەڕاستی برسین بەڕاستی تینون بەڕاستی بێخزمەتن. یعنی ئەمە تا چەند گرنگە تۆ لە کاتێکا کەم ئاژەڵانە لە باخچەیەکە کۆ دەکەیتەوە لە بەرامبەر خزمەتی شامکەی. زاهێنان ئێمە زۆربەی ئاژەڵ دۆستان هەرگیز لەگەڵ ڕێی ئەوانین کە باخچەی ئاژەڵان لە وڵاتەکەی من و لە شارەکەی من و لە کلتورەکەی منا هەبێ. چکە من ئەزانم لە هەر وڵاتێکا باخچەیەکی ئاژەڵان دروست ئەکرێت ئەو کەسانی کە لە باخچەی ئاژەڵانەکەیە کارەکەن هەمویان ڕاهێنەرن. هەمویان ڕاهێنانیان پێکراوە هەمویان کۆمەڵە کەسی ئاژەڵ دۆستن هێنایەتی دایناوە لەگەڵم ئاژەڵانە تەعاملەکەن و دکتۆری تایبەتیان هەیە ئەزانێک ئەگەر ڕۆژێکیان شێرێکی یا سەگێکی هەریەک لەو ئاژەڵانی کە لەلایەتی کیلوێ لە کێشی دابەزێ ئەو کارمەندی ئەو ڕۆژە داوامی هەبووە سزا ئەدرێت لە وڵاتان بەم جۆرە کاری پێکرێت. من چەنەها یاسام خوێندۆ تەوانێ بۆ کاکدەری ئاماژەی پیا لە وڵاتیەمە هیچ یاسایە کاری پێ ناکرێت. ئەگینا من ئەو یاسانە ئەخوێنمەوە کە لە باخچەیەکی ئاژەڵانی وڵاتانە بەکاریە وەرە بهێنەوە پێشای خۆ لەگەڵ ئەو یاسایی لە وڵاتەکەی منا هەیە. ئایا هەمان شتن نەخێر سەرەتا باخچێکی ئاژەڵانت بۆ ئەکەنەوە بە جوانترین دیزین دوخولی پارە دێوەرەگرن. کەواتە ئەمە لە پێناو نە ژیانی ئاژەڵەکانەیە کراوەتەوە نە لە پێناو ئەوەیە ئێمە خەڵک بکەین بە ئاژەڵ دۆست وایان لێ بکەین ئاژەڵیان خۆش بێ. نەخێر بۆ دەستکەوتی مادی خۆم کردومە. من گرفتم لەگەڵ ئەوەش نییە کە بۆ دەستکەوتی مادیەکەی گرفتم لەگەڵ ئەوەیە ئەو دەستکەوتی تۆ دەستت کەوت لە پێناو ئاژەڵەکانە بەکارت هێنایەوانێ فەرم و بڕۆسەری هەموو باخچە ئاژەڵانەکە کە کراوەتەوانێ بزانە ئەو بیئێ ئەوانتیان تایبەتە بە سروشتی ئەوان دەحەدە یەک بێکی و کەسانە ئەەکەم کە باخچەی ئاژەڵانیان لە کوردستان ئاکردبێتەوە کە بزانن بیئێ شێرێک ئەبێت چۆن دروستکرێت بزانن بیئێ سەگێکی کوردی ئەسڵ تا ئێستا بینیتە سەگێکی کوردی دامنرێت لە باخچەی ئاژەڵەکانە بینێتە پشیلەیەکی کوردی خۆمان دابنرێت نەخێر هەموو ئۆشتانێکی هێنن دایانێنن شتی بیانیە ئێمە بۆوە ڕاهاتوین شتە بیانیەکان لە پێش چاوی هاوڵاتیان خۆشەویست. بەڵام ئەزانی چێژ لەو بینینە ژوەر ناگری لەبەرەوەی ئەم ئاژەڵانە ئەوەندە ماندوون ئەوەندە وەک ئاماژەم پێکرد برسی و تینون یعنی هەرێکیان لە شوێنی خۆی هێزی ئەوەی یەکەم ئاژەڵە هەڵستێتەوە تەنانەت لە هەندێک شوێندا دەبینی یعنی بەداخەوە ئەوەش کراوە بە تیجارەت خواردنی ئەم ئاژەڵانەدا ئەندرێ بۆی تۆ بیکڕیت یعنی ئەم ئاژەڵانە برسیەکەن لە بەرامبەر ئەوەی کە تۆ 1000 دیناربەی بە دەستکێ کاهوو بیت بە ئاژەڵێک یعنی ئەمەش بە تیجارەت کراوە بەڕاستی لەوانە هەر هەمووی کە کراوە بە بازرگانی ئەمە ئەگەر یاسا هەبێ لێرەیە پێت بڵێ بۆستە مافی ئەم کارت نییە بچێتەوە ژێردەستی حکومەت دروستکردنی باخچەیەکی ئاژەڵان کە بەمانای کەلیمە باخچەی ئاژەڵان بێ خەڵک بک بە ئاژەڵ دۆست پێویستە و ئاژەڵانەی لێوێن ڕاهێنانیان پێ بکرێ. من پێیجێکم لەلایەکێکە لە ڕاهێنەرە عەرەبەکان وابزانم لە ئەردەنە کارەکەات سێری کە لە باخچەکەی ئاژەڵانە کارەکە ورچەکانی فێر کردو پێیان لە بڕ دەرگاکان بکەرەوە دەرگاکانە کاتوانێ ئەنیشێ ئەگری مەیمونونەکەی سێریەکە لە دوورۆکە ئەگری ڕاکە باوەشی پیاکە بانی سەگەکەیە کاڵێ ئازارم هەیە سەگە بە جۆرێک لێسانە و سەرخاتە سەر ئەو شوێنی ئازارەکەی هەیە یعنی ئەمە ڕاهێنانە ئەمە بەخێوکردنی ئاژەڵێکە لە باخچەی ئاژەڵانە نەک ئەوەی لە وڵاتەکەی منە ئەکرێت لە چوار چێوەی تەلێکا دایان ناون و تەلبانیان کردوون کە سجنێکە بۆ خۆی هیچ پەیوەندێکی بۆ نییە کە بڵێم لە پێناو خۆشەویستی و خۆشەویستکردنی ئاژەڵەکانە ئەمە کراوە و گرفتێکی زۆر گەورەی تریش چاودێری لەسەر ئەمانە نییە دکتۆرە شاید تا ئێستا چی یاسایەکمان هەبووە لە پێناو ئاژەڵە ئەزانی هەر کات ڕوبەڕووی گەورەترین باڵادەستەکان و حەزەکەم ئەم چاوپێکەوت نەببینم بیریان کێتەوە کە داوای مافی ئاژەڵێکم کردبێ لە وەڵامیان پێوتم وتێتی لە شارەکەی من و لە وڵاتەکەی من خەڵک ئەمرێ ئێستا تواتوی شەڕی سەگێکم لەگەڵەکەی شەڕی شێرێکم لەگەڵاکەی کە قەفەزێکایە وتم من شەڕی ئەوانە باشە بوونی دکتۆری وەکو جەناب دکتۆرێکی وەکو جەناب یعنی تا چەند گرنگە بۆی کە تۆ لەم شوێنانەدا بتوانین چاودێریم ئاژەڵانە کارەکەی من لە واقعگە بگڕم و سەر پیشەی ئەسڵی خۆمم پزیشکێکم تەعاملکردنم لەگەڵ مرۆڤایە باشە بەڵام ئایا ئەگەر من بزانم بەرکەوتم لەگەڵ سەگێکا زیانێکی جەسەدی بۆ من دروست ئەکا هیچ کات لەو باوەڕەیە هەبووی کە من تەعامل لەگەڵ سەگێکا بکەم لەو باوەڕەیە هەبی کە لە ماڵەکەی منە
پڕ بێت ژوور بە ژوورم پڕ بێت لە سەگێک و پشیلێک و تێرێکی نەخۆش کە پێویستیان بە چارە سەر بێ نەخێر خەڵک کاتێک کە ئەمەش ئەبینێ بەداخۆم هەر ڕوبەڕووی رەخنەیەک ئەبێتوانێ ئەڵێ خۆ دەرخستنە ئەزانین دووشە زۆر جیاوازە بڵام ینی لەگە ڕێزم بۆ قسەکەی جەنابەت ڕەنگە بە جۆرێک لەگەڵ تەپێکردن ئەمە ژۆر کارکردن بۆ دەرخستن کارکردن لە پێناو ئەو خۆشەویستی و لە پێناو مانەوەی سروشت ئەزانی گرنگترین شت مانەوەی سروشتە واقعی سروشت ئەوەی منم کاتێک هاواری بۆکەم ئەڵێم تۆ ماڵێکت هەیە شەو کە دەرگای ماڵەکەتت داخست نەهەز بە سەرماکەی ناز بە گەرماکەی دەیوازی لێ بێنە ئەوە لە کۆڵانەکەی پاڵکەوە لەبەر سەرمایە لەبەر گەرمایە تونی ئەتی بە هەموویەتی بەجێ بێڵە بۆ ئێمە بەجێ بێڵە بۆ کەسانی کە ئاژەڵ دۆستن هاوکاریان بکەن وەکو پرۆژەیەکیش کە ئەڵێن ئەم پرۆژەی نەزۆکردنە ئایا کۆنتترۆلی سەگی بێلانە ئەکای خۆت دواتر چی لێت نەخێر تەنها نەزۆکردنیان ڕێگە چارە نییە زۆر کات بیرەکەنیان پێماڵم بۆچی شێڵتەرێک ناکەنەوە بۆ سەگی بێلانە ئەڵم بەسەر چاو شێڵتەرێکەکەینەوە پڕێکەین لە 100 سەگ 200 سەگ 300 سەگ لە 500 مینام نەبێ بۆستم چکە شوێنم نەماوە بە سەگەکان ئەبێ بیان خەمۆ سەرجادە هەر کەسێک کە حەزی بە ئاژەڵ بەخێوکردن ئامادەی تایە 15 وەرەقە با بە سەگێکی ئەوروپی سەگێکی ئەجنەبیت بۆ کرێ بە 15 وەرەقە بەڵام کاتێکی کوردی دائێم کە هەموو تەمرینێکم پێکردوون هەموو شتێک فێر بووە کار سەگێکی ئەجنەبی لە توانای بکە بگرە کوردیەکە زۆر جوانتر بۆتەکە بە مانگ دوو مانگ دایانین و کەسێک ئامادەیەتیانێ لە خۆی بگرێت کەواتە لە کاتێکم نەتوان پرۆسی دروستکردنی شێڵتەر بە سەرکەوتو دابنێم و پرۆسی نەزۆکردن بە سەرکەوتو دابنێم لەو کاتێک کە من وەکو خودی خۆم و دایانی وەکو من لە خۆبەخشەکان ئامادەمان تایە هەر سەگێکێتە ئێرە تەمرینی پێ بکەین و ئامادەی بکەین بۆ ماڵێک بەڵام باوەکو وڵاتانی لەبێ شەڵتەرێ بکرێتەوە کە بڵێن لە دوای نەزۆکردن و لە دوای چارەسەرکردنی ئەم سەگە بۆ بەخشینە کێ لە خۆی ئەگرێت بە مەرجی نەخستنەوە سەرجادە کاک دەریا ئەم گرفتاری کە لە تەواوی بەرنامەکەدا باسمان کردنی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەو فەراغە یاساییە کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە کەواتە پێویستە چی بکرێ ینی بۆی هیچ نەبێ بتوانین ئەم گرفتە کەمێک چارەسەر بکەین لەگەڵەوەی ئێمە بەڕاستی پێویستمان بە یاسایە کە بۆ پاراستنی ئاژەڵانی بێلانە ئەگەر یاساشمان هەبێت بەڵام دووشتی تریش زۆر زەرورە بەڕاستی یەکەمیان جێبەجێکردنی یاسایە چونکە زۆر یاسای تریشمان هەیە کە بەداخەوە جێبەجێ ناکرێت ئەنی یاسایەکە بوونی هەیە بەڵام جێبەجێ ناکرێت دووەمیان هۆشیاری تاکە کە ئەمە لە پەروەردە و با بڵێن پەروەردەی خێزان و قوتابخانە و زانکۆ و هۆشیاری تاکەکە و ڕاگەیانەکان و ئەوانە دەور دەبینی بەڕاستی بوونی یاسایەک بۆ پاراستنی مافی ئاژەڵانی بێلانە جگە لەوەی کە زەڕورە هەبێ بۆ ئەوەی ئەو کەسانی کە توند و تیژی بەکاردەهێنن بەرامبەر ئەو ئاژەڵانە بۆ ئەوی سزای یاسایی پێویستی خۆیان وەربگرن لە هەمان کاتدا پێویستە ئەو یاسایە ئەوەش فەرز بکە لەسەر حکوومەت کە شێڵتەر بکاتەوە لە هەموو شارەکانی کوردستان ئێمە دەزانین ڤێتەرنەرە حکومیەکان کە سەر بە وەزارەتی کوشت و کاڵن بەداخەوە چالاک نین یعنی ئەکتیڤ نین هەیە لە شارەکانی کوردستان ڤێتەرنەری حکومیەکان بەڵام بەداخەوە کاتێک ئاژەڵێکی برینداریان نەخۆش دەیبێلایەن نەگرنگجی پێدەدەن یعنی زۆر جار من خۆم یعنی کە ئاژەڵێکی بریندارم بردۆتە ڤێتەرنەریەکی حکومی بەداخەوە هەر تەمەشاشیان نەکردووە ناوی حەبێکیان پێوتمە ئەو حەبەی بدێ و تەواو یعنی ئەوە خەلەلە پێویستە چا بکرێ دەستگا ڤێتەرنەری حکومیەکان ئەکتیڤ بکرێن بەڕاستی ئەوە یەک دوو باشە کاک دەریا توێژینەوە ینی لەسەر ئەم بوارە تا چەند گرنگە جەنابتان خوێندکاری ماستەرن ینی بۆ نموناگەر توێژینەوە لەسەر ئەمە بکەن ینی ئێمە وەکەوە باسمان کرد کە یاسایەکی تایبەتمانیەوە پێویستە هەبێەوە ئەم فەراغە یاسایە زۆر کاریگەری خراپی هەیە لەم ڕۆوە ینی تا چەند گرنگە خوێندکاران خۆیان بەتابەت لە بەشەکانی یاسا لەم بارەیەوە توێژینەوە بکەن زەڕورە تەبعاً توێژینەوەی زانستی بکرێ لە زانکۆکان و کۆنفرانس بکرێ لە زانکۆکان و باسی ئەو بابەتە بکرێ بور و ژێندرێ و لە هەمان کاتدا جگە لەوە ڕاگەیانەکانیش بەڕاستی وەکو ئێوەکە گرینگە دەوری ئەساسیتان هەبی لە هۆشیارکردنەوەی تاک لەسەر ئەو بابەتە دەمێ ئاماژە بە شتێکی تریش بدەم بەداخەوە لە عێراق ئەمە یاسایەکی زۆر خراپمان هەیە یاسایەکە ساڵی 1970ەکە ئەم یاسایە ڕێگە بەوە دەدا کە ساڵانە شارەوانی هەڵبستێ بە ژەهر خواردنی سەگە بێلانەکان کە ئەوە یەک لە خراپترین یاسایەکانە هەرچەندە ئێستا حکوومەت کار بەو یاسایەکە ناکە وەکو یاسایەکە بوونی هەیە بەڵام حکوومەت کاری پێ ناکە
بەڵام پێویستە تەمان هەڵوەشانەوەی یاسا پێویستە یاسایەکی تر دەربچێت بۆ ئەوەی ئەم یاسای هەڵبۆشێتەوە چونکە بوونی هەیە یعنی لە هەر کاتێکی شارەوانی ئەمە جێبەجێ بکار ڕەنگە ئەمە بکاتە بیانویەک بۆی کە یاسا هەیە و ڕێگەی پێدایە بەڵێ لەبەرەوە پێویستە پەرلەمان هەڵبستێ یەکەم ئیشی پەرلەمان ئەوە بێ هەڵبستێ بە هەڵوەشانەوەی ئەو یاسایە دووەم کاری پەرلەمان پێویستە ئەوە بێکە یاسایەکی گونجاو دابنێ پرس بکرێ بە ڕێکخراوە ئاژەڵ دۆستیەکان بە خەڵکانی پسپۆر لەو بارەیەوە کە مادە یاسایەکان چۆن دابڕێژێت لەو بارەیەوە و چۆن بتوانێت ئاژەڵانە بپارێزێت چۆن بتوانێت شەڵتەر بکرێتەوە چۆن بتوانێت ڕێگری بکرێت لە کەمکردنەوەیان بە یاسا و دوای ئەوەش گرنگجی بدرێ و کار لەسەر ئەوە بکرێ یاسایەکە جێبەجێ بکرێت. زۆر باشە کەواتە دکتۆر جوتیار ئێمە لە سەرەتای بەرنامەکەەوە باسمان لە خەڵک کردووە ینی خەڵک چۆن دەبێت چاودێری ئەم ئاژەڵانە بکات چۆن ئازاریان نەداوە بۆچی خەڵک چێژلەوە وەربرێت کە ئازاریم ئاژەڵانە بە بەڵام لە بەرامبەر حکوومەت چی کردووە یعنی ئەوەی کە پێویستە حکوومەت تایبەت بە پاراستنی مافیم ئاژەڵانە بیکە کردوێتی تا چۆن هاوکاری ئێوەی کردووە لەمڕۆ حکوومەت بەڕاستی لەوە تێبکە کە ئیشکردن لە بواری ئاژەڵانە تەنها ئیشکردن نییە لە بواری ئاژەڵانانی هاوکێشەکە زۆر سادەیە ینی ئەمانە لە ژیانی ئێمەیان ئەمانە لە بەردەم ماڵەکانمانان و ئەمە گلەی خەڵکە کێشەی خەڵکەکەتە ینی باشە تواز لە ئاژەڵەکە بێنە بەس تۆ ناڵێ من بە ئەگە تواشی دابنیتەوە بەس حکوومەتی خەڵکی حکوومەتی دار و دیوار و دارستان و ئاژەڵەکان نیت خەڵکەکە ئەم داواکاریە خەڵکەکە ئەمە بووە بە کێشە ینی شتێکی تر کە مێ باسی بکەم کە ینی بابەتی بە ئینگلیزی بڵێن کەمپاشن فاتیک ئەوەی کە تۆ شەکەت ئەبی لە ڕووی هەست و عاتیفی ئەوە ینی تۆ لە وڵاتەکە تا حکوومەت بەهۆیە و توندوتیژەوە ساڵانە خەڵکەکەت بە ملیۆنان کاتژمێریان لێ ئەڕوا بە بێتاقەتی بەوە هەر لە کەناڵی خۆتانەوە چەند جار تەختی ئەوەتان کردووە ینی لەو ماوەی پێشوو بەرازێک لە سەی خۆی کرد بە سەیرانگایەکە ئەوە بزانە ئەوە دروست بوو ینی بەدە ینی ئەمە بابەتێکی زیندووە ناکرێت چیتر لە لیستی شتە گرنگەکانیانە وەک کۆتا پرسیاری ژەگەر و پرسیارە ڕاستی جۆنا بکەم ئازاردان ئەم ئاژەڵانە هیچ زیانێکی هەیە یعنی ڕەنگە کەسانێک ئێستا سەیرم بەرنامەی ئێماکەم بڵێن چی ئیسفادەیەکی جات و با من قەیچێکە بە ئازارێکی و ئاژەڵە بم چیتە ینی ئەمە زۆر شتێکی ئاساییە ینی ئەمە ئاساییە یاخود بە شێوەیەکتر پرسیارەکە بکەین کاتێککە تۆ ئازاری ئاژەڵێک دەدەی لە بەرامبەرە لایەنە سلبی و خراپەکانی چییە؟ با من پرسیارەکە بە نوعێکتر لەو خەڵکە بکەمکەوە کە ئەخلاقیە ئەین تۆ بۆ ئەوە لێرەی بۆ ئەو لە دایک بووی بیتە ئێرە ئەو بێ زمانەکە لە بەردەمماناکە و تۆ هەردوو قاچی دواوی سیارە لی داوە باشە تۆ عیلاجیەکەیت من دوێنێ ڕەنگە هەرەوە کەسە بێ هێناومە بۆ ئێرە ئەڵێم ئیشێکمانەیە بە خۆمان ناکرێ بە خۆ بەخشەکان هاوکاریەکمان بکە بە پارە ئێمە پارەت دەدێنێ لەو ئەوە ئەڵێ من نایکەم بە دوایە بڕۆ خۆی ئەو وای کردووە خۆی ئەو سەگەی گوێچکەی بڕی و ئازاری داوە یعنی ئەگەر بەڕاستی خەڵک پێی وابێ ئەوە ئاحتیادیە نائحتیادیترین شتی تایە نائاساییترین نەخۆشی توش بووە کابێت چی زووە فریای خۆی بکەوێت ینی قسەیەکی زۆر ترسناک ینی من هەر کەسێکی نزیکم وا بڵێ وەکو کەیسێکی زۆر قورس سەیریەکەم وەکو وتیشم ینی FBI دوێنێ لە راپۆرتی دوسێ ڕۆژ پێش ئێستا ئەڵێ ئێمە هەر کەیسێکی ئازاردانی ئاژەڵانمان بێتە لە چاودێری وردی ئەو کەساکەی لەبەروی تێگەشتووە کە مناڵێکە ئەوە ئەمە گەورە ئەبێ هەمان حاڵەتەوە کە تۆش بەو شێوەیە ئیش ئەەکەی لە ینی پرسیارەکە لێرە ئەوەیە تۆ دنیا چ شتێ قەرزاری تۆیە کە تۆ احترامی هیچ شتێکی ناگریت نەداری نە ژینگەی نە هەوایی نە ئاژەڵی نە هیچ شتێکی باسی ڤیددیۆکەت کرد ئەخیر شت بەس ئەوەندە زۆر بە کورتی باسی ئەو ڤیددیوێت کرد ینی ئەو ئەمێ ناخۆشیەکە ینی ئەو گەنجەی کە یە دوا ئەکات ئەم ینی تۆ بڕۆ بە کامێراکە تۆ بڕۆ بەردەمی قەرزارتەکە ئەڵێ من ئەبواە ئەبێ ئەم وڵاتە من بخاتە سەر تەڵقی سەری لە بەرەوەی من ینی تۆ بێ بەداخۆ بە خەڵک لەوە تێبگا کە ئازاردانی ئاژەڵان شتێکی کۆمیدی نییە بەڵێ دکتۆرە شای ئەگەر کۆتا قسەی جەنابتان سپاس دەکەم ئەمە کۆتاکێڕێک بۆ وەڵامانەی و پرسیارە و بێ کە ئەڵێن جاباوای لێکەم چییە تا ئێستا بیرمان کردوتەوە بۆچی کوشتنی خوشکێ کوشتنی باوک و کوشتنی دایک و خنکاندنی براکەت و هەرێک لەمانە بۆ بە شتێکی سروشتی لە کۆمەڵگەی ئێمەیە لەو کاتێک کە ئینسان لەلایەنی نەفسیەوە توانای ئەبێت
ڕەتفعلی بێ زمانێک باتەوە واتە بتانی بەرامبەر بێدەسەڵاتێک خۆ دەسەڵاتدار بکەیت لەو کاتەیە تێئگەی کە زۆرترین ڕێژەی سایکۆسس لە کللتور وڵاتەکەی منە هەیە کەواتە هەر کەسێک کە توانای هەبێ ئاژەڵێک بگرێت و گوێی ببڕێت توانای هەبێ ئاژەڵێک بە سارێک لە ئاژەڵێک بات و بەجێ بێڵێ توانای هەبێت فیشەکێک بنێ بە ئاژەڵێکەوە توانای هەبێت ژەهرێ بۆ نۆ بێت چیا دەبێت و دایکێک دابنێ دڵنیا بەلەوە لە پەروەردەی داهاتووتریا کوشتنی دایک و باوکی زۆر لە ئاسانە بێت لەبەر ئەوە بەخێوکردنی کۆمەڵگەیەکی تەندروست چ بۆ پارێزگارکردن لە ئاژەڵان بێت چ بۆ پارێزگارکردن لە مانوی کللتورێکی جوان بێت پێویستی بەخێوکردنێکی بنەڕەتی هەیە گۆڕینی بنەڕەتی دەستخۆش کاک دەرێ ئەگەر بە کورتی کۆتا قسەدان وەڵام من کۆتا قسە باسی ئەوە دەکەم ڕۆژێک بە شوێنێکدا ڕۆیشتم شوێنێکی فراوان بوو بەڕاستی بینیم تقریبان 1000 بۆ 1500 کەس کۆ بووبوویەوە منیش لامدا سەیرم کرد و تمزام ئەوە چییە؟ سەیرم کرد بەڕاستی کۆمەڵێک کەس بوون شەڕستە گیان دەکرد یعنی ئەوە ناشرینترین شت بوو کە بینیم لەبەر ئەوە بوونی یاسایەک بۆ ڕێگریکردن لەم جۆرە شەڕە سەگ شەڕە کەڵەشێر هەر ئاژەڵێک شەڕەکە و یان هەر ئاژەڵێکی تر زەڕوڕە و پێویستە هەرچەندە پرۆژە یاساش هەبوو پێشتر کە تەقدیمی پەرلەمان کراوە لەسەر ئەو بابەتە بەڵام بەداخەوە ئیشیان لەسەر نەکرد و نەپڕژانە ئەو بابەتە بەڕاستیمە داواکارین لەو بەرنمەیە داوا دەکەین کە پەرلەمانی کوردستان بەکاری خۆی هەڵبستێ بە دانانی یاسایەکی گونجاو بۆ پاراستنی مافی ئاژەڵ دەستان خۆش بێت زۆر زۆر بە کورتی ئێمە ڕێکخراوەکەمان ناوناوە ڕێکخراوی پاکۆ بۆ پاراستنی ئاژەڵانی کوردستان ئەم بەرنمەیە بە زۆری باسی سەگمان کرد ئێمە بە هەمان شێوەی ئەو سەگە و ئەو سەگە فرێ ئەو بەڕاستی پرسیارە نەکەوتم وستم ئەو بوو ئێوە تەنها کار لەسەر سەگ ئەەکەن یان هەر ئاژەڵێکی تر بنمونە پشیلە بێیان هەر ئاژەڵێک بەڵام واقعیانە ئیش بکەی ئەوەی کە ئێستا کێشە گەورەکەیە زیاترین ئەینا بەڕاستی بڕێویەک لە قەندیل و ورچێک لە ئەوێ و مارێک و کەوێک و سوێسکێک کاری لەسەر هیچ جیاوازێکی دەستان خۆش بێت دکتۆر جوتیار ژاژەی مامۆستای زانکۆ و دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی پاکۆ سوپاس بۆ ئامادەبوونتان دکتۆرە شایی پزیشکی گشتی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان دەریا محەممەد خوێندکاری ماستەر لە یاسا سوپاس بۆ ئێوەش سوپاس بۆ ئەو میوانانش کە لەگەڵمان بوون سوپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون ئێمەش بە هیوای ئەوەین کە ئیتر ئاژەڵان بەو شێوەیە ئازار نەدرێن و ئەگەر هاوکاری ناکرێن و دەستی هاوکاریان بۆ درێژ ناکرێت باوازیان لێ بهێنین ئازاریان نین سپاس بۆ ئەوە کە بینەرمان بوون کاتێکی خۆش.